ئەم کاتت باش مامەگیان سەرچاو دایکەکەم بەخێر بێ ئاخوا ئەوە چییە خەریکی چیە وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ بە هیوام تۆزێت تەماتە پڕبی بەم لە ماڵەوە سووری کەینەوە بیخۆی یەخوا عافێتان بێ مامەگیان ئێمە پرسیارێکمان هەیە بۆت ئەگە پرسیارەکە زانیە بیتە خاوەنی خەڵاتێک ئەگەر نەمزانی ئێگەر نەزانین دەستخۆش و سپاسمان هەیە بۆت کورێ کچەکەم ئەمەngەم سپاس وەرگرتووە لە ماڵەوە بە فەردە هەمانە چی لە سوپاسکە بە بزانی نەوتێ بۆ هێناوین بۆم زستانە ڕاست دەکەی ئێستا با پرسیارەکەم بکەم پرسیارەکەمانەوەیە تو ئەی بە ئەو بەڵام ئەو نایە بە تۆ کچی ڕۆڵە کچم عیبەوەکەی پرسیارە با خەڵک گوێ لێ نەبێ حەیامانە چیە نا مامەگیان تۆ خەڵەت تێگەشتی مەبەستەکەی من پرسیارە ئەمەنە یەم ئەو نایە بەڵێ وەڵڵاهی بڵێم چی ئەوە نەوتە ببوورە مامەگیان وەڵامەکەت خەڵێ ئێستا ژینە لە ئەم مامەیە کە لە ژێرم دارەیە خەوی لێکەوتووە با مەتەڵەکە لێ پرسین مامەگیان مامە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ئێمە پرسیارێکمانێ ئەگەر وەڵامەکەی زانی ئەویتە خاوەنی خەڵاتێک تەلەڤیزیۆنە ئەڵم تۆ کچەکەی ئامەخان نیت نەخێر ئەو نیم پرسیارەکەمان ئەوەیە کە هەرە ڕات و بەڵام ناتوانێت بگەڕێتەوە ئەوە سیارێک و ئیستۆپی بچڕاوە بەداخەوە نەتزانی ئێستا توانەنەتزای تو من داماوم دە پرسیاریکە ئاسانکاریەکەم بۆ بکەشتێ بە قوربان بەخوا من کرێکارم داماوم بەخوا ئەمڕۆ ئاو 250 دەستکەوتووە بەخواوانە فەقیرم بە قەبری باوکم سێ ڕۆژە قەیماغم نەخواردووە خۆ بەخوا خۆشمەوە نەمەقصدم من داماوم فەقیرم زێرابەکەمان ژیرەوە پارە نێبەریەم بەخوا جلگرەی لە لوتمانە چی نەژوورەوە بۆ مشک داماوە بۆ قەراقە کولێرەیەکی ئەمەنە بەخوا خۆمانەی خۆین داماوم پرسیارێکی ترێ لێەکەم باشە مەتەڵێکی ترمان تۆ ئەو ئەبینی بەڵام ئەو تۆ نبینێ ئەمەیان چییە؟ ئێوە بەسیتە وەڵا زانیم ئەوە سیاری جامڕەشی مەسوولەکانە لە ناوە تۆ بینێت تو ئەو نبینی باشە دەست خۆشە بوویتە خاوەنی خەڵاتەکە دا بەڵێ دا لە هاوکاران مەکەم کە خەڵاتەکەت بۆ بێنن خەڵاتەکە سەلاجە نەبێت چکە پارەم نێبی بەمەوە نەبێ کوانی ئەمەیە ئەوە خەڵاتەکەیە ویتە خاوەنی کەڵەشێرە کەڵەشێری کوردی لە ژیانمانە بەس مەسلحە سوورەکانمان کڕی بەخوایم پیرۆزدانی بە خۆتڵمان ناجایوە مەسلحە جەکرین سەری بێ بەشک و هێلکەی بکە بیخوێن بەیانی بەنانێکەوە پیرۆزە زۆر زۆر سپاس عەزێتان کێشە خواتان لەگەڵ پاکستان وەڵایە سەعاتێ بزانێت کەڵەشێری کوردیم پێ لە خۆشی ئافرێ بڕۆ یا الله خوایە عەتیە سەلام عەلەیکوم عليكم السلام ئەمە بۆچی کریسێ مریشکی مەسرحە بکرا هێرکەکەریش بن بۆ مناڵەکان کەچێ ژنەکە ئەمە نەمکڕیوە ئەمە بۆم دەچوو لە نسیبە پرسیاری چیان لێ کردم نازانم تەلەڤیزیۆنی کوێ بوو پرسیاری چیان لێ کردم یەکسەر زانیم وەڵای ترەوە بۆ دەچۆ کەڵەشێرە کورە نسیبی کەس نایخوا جاعەتی ئەمە نییە بۆ ئێوارە لەگەڵ برنجی کوردیە دەرەجەیەکە بۆمان لێنێ برنجی کوردیمان نەماوە فرۆشتم ئێ باشە برنجی کوردی وەڵای خۆڕاستیژەکەی باشە بە برنجی بایعی بۆمان لێنێ برنجی بایعەکە فرۆژیان بە بسکیت بۆ مناڵەکان برنجی بایعیشمان ئێ باشە حەلم لایە چی بە خەڵوزێکین بە شیشەوە خەڵوزیشمان نییە خەڵوزیشمان نییە ئێ لە سەربار مەجموعەیە کۆتەرەداری لێبوو ئەو بێنە خوارەوەستە تەرتیبیەکەم بەرزانی برام لە دەوری گەڕێمە چون بۆ سەیران و تێودارە بەرم ژیانبێ بیبن بۆ سەیران ئەو کەڵەشێرە ئەمڕۆ هەرە خۆم ئەزانین چۆن بیکوڵێنە بە ئاوەکەی وێ خۆی خازمان نەماوە غازیشمان نەماوە هیچ شتێکمان هیچ ئەها خوێنی ئەوتی چی؟ ئەوتی سوپاسی حکومەتی هەرێمەکەم کە لەم مردنە ڕزگاری کردم پیاوەکە کەڵەشێری کوردی خواردنی ماڵە فەقیر نییە